هەڵوێستی تەفگەری ئازادی دەربارەی بارودۆخی هەرێمی کوردستان وەک لای هەمووان ئاشکرایە لە دوای ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستانەوە دوای ماوەیەکی درێژ لە چاوەڕوانیەکی زۆردا حکوومەت پێکات کە بەداخەوە دواکەوتنی پێکهێنانی حکوومەت بەهۆی ڕێکنەکەوتن و ململانەی ناوخۆی حزبەکانەوە بوو. هەروەها لە دوای پێکهێنانی حکوومەتیشەوە ئەو بەڵێنانەی لە کاتی ڕاگەیاندنیدا بە خەڵکیاندا بە تایبەتی لە ڕووی چاکسازیەوە تاکو ئێستا جێبەجێ نەکراوە و پێناچێت بتوانن ئەو چاکسازیەی کە باسی لێوە دەکەن ئەنجامی بدەن. یەکەم تەجروبەی ئەم حکوومەتەش وەرگرتنی بەشە بودجەی تەواوی هەرێم بوو لە بەغداد، بەڵام هەموو لایەک ئاگدارن نەوەک خۆی موچە بەسەر فەرمانبەراندا دابەش دەکەن و نەوەک ئەو پرۆژە خزمەتگوزارانەی تەواو کراون کە لە ڕابردوودا بەهۆی ئەو قەیرانە دروستکراوانەوە وەستێنرابوون. بۆیە شیمانە دەکرێت ئەم هەرێمە لە ڕووی سیاسی، ئابووری و کۆمەڵایەتی بەرەو هەڵدێر بڕوات و شکستی زیاتر ڕوبەڕووی هەرێمی کوردستان بێتەوە. بە تایبەتی لە ئێستادا بەڕوونی دیارە کە زۆرێک لە دام و دەستگا حکوومیەکان بە ئیش و کاری خۆیان هەڵناسن و بەرنامەکانی حکوومەت جێبەجێ ناکرێت. جگەر لەوەش پەرلەمانی هەرێمی کوردستان نەک ناتوانێت چاودێری باش بێت بەسەر حکوومەتەوە، بەڵکو پەرلەمانیش لە پاشەکشەیەکی گەورەدایە و هەژمونی شخصی و حزبی بەسەریان دازاڵە. ئەمە جگەر لەوەی کە بەڵێنێکی زۆر درا بۆ چاکسازی، بەڵام هیچ یەکێک لەو بەڵێنانە جێبەجێ نەکران لەلایەکی دیکەوە. وادەی ئەنجومەنی پارێزگاکانیش کۆتایی پێهاتووە و لەلایەن پەرلەمانەوە وادەکەیان بۆ درێژ کراوەتەوە کە پێویستە حکوومەت یاخود سەرۆکی هەرێم هەرچی زووە وادەیەک دیاری بکات بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان. ئێمە وەک تەفگەری ئازادی پێمان وایە زۆربەی زۆری پارتە سیاسەکان بە تایبەتی ئەوانەی لە ناو دەسەڵاتدان ئامادە نین بۆ هەڵبژاردن و متمانەی خەڵکیان لە دەستداوە، هەر لەبەر ئەوەیە کە وادەکەی درێژ دەکەنەوە کە بەداخەوە بەم ڕەفتارەشیان ئەوەندەی تر پرۆسەی دیموکراسی پاشەکشە پێ دەکەن لەم هەرێمەدا. لە ڕووی ئابووریشەوە بەو پێی زۆربەی زۆری داهاتی ئەم هەرێمە لەسەر نەوت و پێکهاتەکانێتی کەچی بەداخەوە دۆسیەی نەوت و سەرجەم داهاتە ناخۆیەکان بە شاراوەی ماوەتەوە و حکوومەت نە بە شەفافی نەوت دەفرۆشێت و نە بە ئاشکرا بەرهەمەکەی بۆ خزمەتی خەڵک بەکاردەهێنێت، بەڵکو داهاتەکەی بۆ بەشێک لە حیزبەکان و چەند دەستگایەک و کۆمەڵێک خەڵکی دیاریکراو بەکاردێت. دوای ئەوەی خەڵک بێ ئومێد بوو لەوەی کە حکوومەت بتوانێت گرنگی بدات بە بواری پیشەسازی و کەرتی کشتتوکاڵی و گەشتیاری و زۆر بواری دیکە، خەڵک بیری لەوە کردەوە کە بۆ خۆی کاری کشتتوکاڵ و چاندنی دانەوێڵە بکات. بەڵام ڕۆژانە دەبینین بە بەرچاوی حکوومەتەوە جوتیاران بەرهەمەکانیان فرێ دەدەنە سەر جادە و لە ڕابردووشدا نەتوانراوە گەنم و جۆی جوتیاران سابکرێتەوە کە بەداخەوە لە ئێستادا توێژی جوتیاران لە بێ هەڵوێستی دەسەڵاتداران زۆر نیگەرانن. ئەمەش دەرخەری ئەو ڕاستیەیە کە ئابووری هەرێم لە مەترسیەکی گەورەدایە. نابێت ئەوەش لەبیر بکەین کە بیرروڕای ئازاد لە مەترسیدایە و هەر لەگەڵ پێکهێنانی ئەم حکوومەتە نوێیەدا گرتن و ئەشکەنجەدانی کەسایەتی سیاسی و چالاکوان و ڕاگەیاندکاران دەستی پێکردووە و لە بارودۆخێکی زۆر خراپدان کە مەترسی گەورەتر لەسەر کەشی دیموکراسی دروست دەکات لەم هەرێمەدا. بەدەر لەوەش کێشەی کۆمەڵایەتیەکان و زیادبوونی بازرگانانی مادەی هۆشبەر و بەکارهێنانی کارەساتێکی دیکەیە و بەرۆکی خەڵکی گرتووە کە بەداخەوە هەست بە کەمتەرخەمی دەستگا ئەمنیەکان و حکوومەت دەکرێت لەم بابەتەدا. لە ئێستادا هەرێم و بەغداد جددی نین لە دانوستان و ئەنجامە فەرمیەکان بۆ خەڵک ئاشکرا ناکەن. بە تایبەتی فشاری دەوڵەتە هەرێمەکان ئەوەندە زۆرە لەسەر حکوومەتی هەرێم کە توانیوێتی ڕێگر بێت لێ ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغداد. ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێت ڕەنگە لە ساڵی 2020دا بودجە لەلایەن عێراقەوە بۆ هەرێم نەنێردرێت و بە مەشقوت و موچەی فەرمانبەران جارێکی تر ببردرێت. سەرباری هەموو ئەمانەش ماوەیە کە دەنگۆی دروستکردنی ئەنجومەنێکی سیاسی هەیە کە لە حیزبەکان پێکی دەهێنن. ئێمە وەک تەفگەری ئازادی ئەمە بە مەترسیەکی گەورە دەزانین بۆ لە ناوبردن و بێڕۆڵکردنی دام و دەستگا فەرمیەکانی ئەم هەرێمە، بەوەی کە دەبێت سەرجەم بڕیارەکان لەلایەن پەرلەمان و دەستگاکانی وڵاتەوە یەکلای بکرێتەوە. چونکە بە ئەنجامدانی کارێکی وها زیاتر دەستێوەردانی حزبی و شخصی زیاد دەکات، بۆیە دەبێت سەرجەم پارتە سیاسیەکان بێدوودڵی پرۆژەیەکی وها قبول نەکەن کە ئێمە پێمان وایە هێنانە پێشەوەی ئەم پرۆژەیە زیاتر قوڵبوونەوەی کێشەکانی ناو پارتە سیاسیەکانە کە بە نەرێنی کاریگەری دەکاتە سەر ئەم هەرێمە.
ئەمە لە کاتێکدایە کە دەمودا مەزراوەکانی هەرێم هەوڵی داڕشتنەوەی دەستوریان بدایە بۆ هەرێمی کوردستان و لەژنەیەکی پسپۆر لە خەڵکی دڵسۆز و ئەکادمی پێک بهێنرایە بۆ نووسینەوەی دەستورێک تاکو ئەم هەرێمە زیاتر بەدامەزراوەیی بێت. دەستەی هاوسەرەکایەتی تەبگەری ئازادی 11 نۆی 2019.